باڵتان لە بازدان خۆشەویستانم بەخێر بنەوە ڤیددیۆیەکی نوێ گەڕاینەوە لاتان لە نوێترین ڤیددیۆی هەواڵەکان وروان باشترین هەواڵەکانی هەفتەیەمان بۆ هێناون هیوادارم تا کۆتایی سێری بکەن هەواڵی زۆر گرنگ تێدایە لەدەست خۆتانی مەدەن وەروواستێتە لایک و سەبسکرایبشتان بیر نەچیتن بۆ کەسانی کە تازاچونەتە کەناڵەکەمانەوە وەروە لە سۆشیال میدیاکانشمان لایک و فۆڵۆمان بکەن و لەبیری نەکەن لینکانیش لە دیسکریپشندایە ئێستا دەست پێ دەکەم بە هەواڵەکانی هەفتەیەماندا یەک لە هەواڵ یەکەمیشماندا لەسەر یوبیسۆفت فۆروەرد دەڵێن ئەو شۆکەیسی یوبیسۆفت ئەو شۆکەیسە چەند شتێکی جارێ تێدا باس کرد تەنها چوار شتێکە زۆر مهم بوو لەو شۆکەیسەکە نیشانی دا یوبیسۆفت ئەویش بریتی بوو لە یاریەکانی ئەساسین کرید یەکەمی نیشان ئەساسین کرید میرەج بوو کە لە شاری بەغدا دەبیتن لە عێراقا کەوەش بەڕاستی نییە سەرسوڕهێنەر بوو یاریەکی تەواو سەرسوڕهێنەر بوو بەغدادی کۆن لە عێراق کۆن چۆن بووە لە سەردەمی کۆندا کە بازاڕەکە و وەروار تاوی شارەکە و مزگەوتەکە و هەموو شتەکانی تێدایە بە مەزبوطی کارەکتەری سەرچەکەشی بەناوی باسم دەبیتن کە دەبێتە ئەندامەگر لە دەستەی ئەساسینەکان کە سەر بە ئەساسنەکانی پێشووترە وەروە بزڵ ساڵەکەی دیاری نەکراکە یاریەکە لە ساڵێکە مەبەستی ئەوەی کە بزڵ لە سەردەمێکدایە ئەو یاریەکە تێدا حەدەسی یاریەکەی تێدا ئەنجام دەدرێتن بەڵام یاریەکە خۆی لە 2023 بڵاو دەبیتەوە هیوادارم یاریش سەرکەوتوو لە دەرچێتن یەکە لە ئەساسینانەیە کە زۆر چاوەڕێی دەکەم ئێستاکە لە یاریان لە بۆ 2023 چاوەڕێمە هەروەها یاری دووەمیشی کە ڕایگەیاند بریتی و لە ئەساسین کریت جەید کە لە سینە بەنای کۆد نیم جەیدە باتە هێشتا ناوەڕاستەقینەکەی نیە کۆد نیم جەیدە کە لە سینە باسی 215 ساڵ پێشداین دەکاتن هەدەستەکەی کە ئەو یاریەش بزڵ ئۆپن وۆردە RPG لە بوو موبایلە بەڵام ئەو جارە یاریەکەی لە بوو موبایلە باسی نەکرد کە یاریەکە مۆڵتیپلێر بیتن پێدەچێت یاریەکی چیرۆکی بی باس دەوەش دەکاتن کە چەند یاریەکی تایبەتیشان هەیە لە بۆ خزمەتگوزاری نێتفلیکس کە یوبیسۆفت مجموعە یاریش داهات نێتفلیکس لەوانە ئەساسین کریدیش تێدایە کە لە بۆ خزمەتگوزاری نێتفلیکس بەردەست دەبیتن کە نێتفلیکسەوە عەقدی لەگەڵ یوبیسۆفتی کردێ لەولایە لەگەڵ چەند کۆمپانیەکێ کرێت کە یاری لە بۆ دروستکردن تاوەکو خزمەتگوزاری نێتفلیکسی زیاتر بەڕبڵاو بێتەوە لە تەواوی جیهان تاوەکو دەست بە سەرگەی مەرانیشدا بگریتەوە تەواوەتی یاریەکی دیکەشی ڕاگەیاند بە ناوی ئەساسین کریت ڕێد کۆد نیم ڕێد کە کۆد نیم ڕێد ئەو جارە لە یابانە سەردەمەکی شینۆبی نینجای دەرەجەیە کە خۆم زۆرم حەز لەو سەردەمانەیە سەردەمی کۆن سەردەمی شەڕەشم شێر بە تایبەت نینجایی و ساموڕایی و شەڕەشم شێری بەگشتی ئەو چیرۆکانە یعنی ئەو سەردەمانم زۆر پێخۆشە بە تایبەتی لە ناو یاریدا کە سەرسامکردن یاری زۆر نایەبیان لێ دەدەچیتن دەبێت یەکجار زۆر پێدەبەخشی لەو جۆرە یاریانە زۆر بەدڵە هیوادارم ئەو یاریەش کە زۆر چاوەڕێمە حەز دەکەم لە یەکەم ڕۆژ بڵاو بنێت تاقیب بکەم وازە نازانم ئایا بەدەستم دەکای خودنا وەروە لە بۆ یاریەکانی دیکەی جگە لە میرەژی هیچیان ڕیلیز دیتی نەدایە وەروە یاریەکی دیکەشی ڕاگەانەی ئەساسین کریدە بەنای کۆد نیم هێکسی کە ئەویش تەنها هیوی شتێکی نیشانەدا تەنها لۆگۆیەکەی نیشاندا کە لە ناو مجموعە دارەچی هاتە خوارەکانەکە لۆگۆیەکەی پێشاندا هەر ئەو تیزەرەی پێشاندا هیچی دیکەی پێشان نەدایە کە تاکۆ ئێستا دیارە یاریەکە هێشتا تازە دەست بە بەرهەمهێنانی دەکەن هێشتا تەنها تیزەریان لە بۆ دروست کردیە بەڕاستی ئێستا هەست دەکەم یوبیسۆفت لە بۆ یاری چیرۆکیەکان هەوڵ دەدات هەندێکیانی شتەکان بەڵدی فانەکان دەکاتن زۆر باستێکە کە بە داواکاری فانەکان ئەو شتانەمان کردیە هەست دەکەم ئێستا جێ لە فانەکانی خۆی ڕادەگریتن بەڵام یەک مشکلی هەبووە و شۆکەیسێ کە پرنس ئۆف پێرژیا دیسانی ئەعلان نەکردیە کە ساڵی پاردوای خست هەتاوەکو ئێستا ئەعلانی نەکردیە پێنجی بڵاو دەکرێتەوە لە هەواڵی دواترماندا کۆمپانیای CD Projekt Red باسی ئەوە دەکاتن کە یاری سایبەرپانک 2077 لە بۆ دیڤلۆپمنتی تەواو لەسەر PS4 و Xbox One هیچی تکەشتی لە بۆ زیاد ناکرێت کابێتی لە بۆ نایەت هەموو شتێکی تەواو بوو بەڵام لە بۆ PS5 و Xbox Series X و S لە DLC نوێ ئەکسپانشنێکی نوێی لە ڕێیە کە ئەکسپانشن واتە یاریەکە زیاتر قەبارەی گەورەتر دەبێتن لەسەرتان کە چیرۆکی زیادەی تێدایە کە شتی تازەی تێدا دەبیتن هیوادارم کە وەکو یاریەکە کە بڵاویان کردەوە بۆ شوازەی مشکلی زۆر تێدا نەبێتن بەدڵی گەیمەران دروست بن و ئەکسپانشنەش چونکە ناخۆشە بۆ کۆمپانیەک چەندی ئینجا قسەی بێتە سەر لە هەواڵی دواترماندا کۆمپانیای مایکرۆسۆفت ڕایگەیاند کە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی تاوەکو 3 ساڵ دوایەوە عەقدەی کە پلەیستێشن هەیەی لەگەڵ کۆمپانیای ئەکتیڤیژن بەردەوام یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لە بۆ دەچیتن کە عەقدەکەی ئەکتیڤیژن لەگەڵ پلەیستێشنیش هەتاوەکو 2024 کە هەتاوەکو 2024 بەردەوام یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لە بۆ دێتن وەڕوا 3 ساڵی دیکەش لە بۆ درێژ دەکات
Xbox کە دەڵێتن مایکرۆسۆفت دەڵێتن 3 ساعت کەش بۆ درێژ دەکەینەوە کە یاریەکانی Call of Duty بستە سەر پلەیستێشن و پلاتفۆرمەکانی دیکە بەڵام پلەیستێشن بۆ 5 ساڵەی ڕازی نییە دەڵێتن ئەوە عەقدەشی ناتەواوە ئەو ئۆفەرەشی ناتەواوە کە بەمەیان بەخشیە شتێکی باش نییە کرد نەکرێت چکە نابێتن یاری Call of Duty لەمە بستێنرێتەوە دەڵێ زیاتر لە 20 ساڵە یاریەکانی Call of Duty لەسەر پلەیستێشن بەردەستە ئەمە ناتوانین وا لە گەیمەرانی خۆمان بکەین وعدمان پێداین کە یاریەکانی Call of Duty لەسەر کۆنسۆڵەکانی پلەیستێشن هەبیت و ئێمەش پێیان ببەخشین ئەگەر وا بیتن تەوانەگە یاری Call of Duty لەدەست پلەیستێشنی بڕواتن لێ بەشێکی زۆر لە گەیمەرانی پلەیستێشن بستنە سەر Xboxی پلەیستێشنی بەجێ بێت کە یاری Call of Duty ئەوادارە چێکزار زۆری لە تەواوی جیهان کە زەلەرشی زۆر گەورە بە پلەیستێشنی دەگەینی بەڵام مایکرۆسۆفتیش لەسەر حاڵەتی ناتان برێم پلەیستێشن ڕاست دەکاتن چکە پلەیستێشن بەخۆی هەتاوەکو ئێستا نەبیتە یانی گەمەکی ئەکسکلوسیڤی خۆی بداتە Xboxی بە هەر نەوعەکی بیتن هەتا پێی کراویتن گەمە ئەکسکلوسیڤەکان کۆمپانیا فێرست پارتەکان ئەکسکلوسیڤەکانی تەوزیع نەکردیەوە بەو 2 ساڵی دوای دایتە پیسی مەزموعاتی ئەژێ شتەکەمە چەند یاریکە بە 50 دەست دەژمێردێت وەروە لە بۆ یاری تێر پارتیشی ی کۆمپانیا دەرەجەکانی جوانێکە عیدی خۆشی نەبوو هەتا پێی کراویان پلەیستێشن ڕای دەکێشە گەمەی ئەکسکلوسیڤی لێ دەدەینە لە هەواڵی دواترماندا لەستا ئایفۆنە نوێیەکان کە کۆمپانیای ئەپڵ چەند ڕۆژێک لەمەوە پێش کۆنفرانسەکەی خۆی ئەنجامدا و پەردەی لەسەر ئایفۆنە نوێیەکانی 14 لادا کە ئەو جارە 4 زۆری ئایفۆنی بەدەستخستیە کە بریتێ لە 14 و 14 پلس و 14 پرۆ و 14 پرۆ ماکس کە 4 زۆری ئایفۆن بەردەست دەبێتنەوە جار لە بازاڕەکانی جیهان کە ئایفۆن 14 و 14 پلس شتێکی وهمهیم نییە پێ زیاتر ئەو پرۆسیسەرەی لەسەرێتی ئایفۆنی 13 هەیە بەڵام ئایفۆنی 14 پرۆ ماکس ئەوان پرۆسیسەری A16 بایۆنییان لەسەرا وەروە ئەوەی پێشم جوان بۆ زارە دیزانیەکانی ئایفۆن کە چەند ساڵ بوو دەترسا ئەو نۆچی سەری لابدا ئەو نۆچی سەری کامیری سێڵڤیەکەی نەیدەوێرا لاوداتن بەس ئەو جارە دەستکارێکی کردیەوە کوشێک کەپسولی پێبەخشیە کە شتێکی جوانە بەڕاستی کە تایبەتمەندی تایبەتیشی هەیە ئەو نۆچی کە ئەوەندەی مایکەوە بەجێ هێشتە لە تەنیشتەکانی بەشی نۆتیفیکیشن جوالەکە دێتە دەرێ بە شێوازێکی جوان دێتە دەرێ تەمان ئایفۆن بۆی ناستە کامیرەی باشە کامیرەکانی دیسان پرۆماکس 3 کامیرەیە لە دواوەی وەروە ئایفۆن 14 ئاسایلەکە 14 پلس 2 کامێرانە هەواڵی دواتریشماندا کۆمپانیای مایکرۆسۆفت بۆی نەوەستاکە دەڵێتن 5 ساڵ لە بۆ پلەیستێشنیە یاریەکان Call of Duty بەڵکو دەڵێتن یاریەکانی Call of Duty بە تەواوەتی بەگشتی داهێنینە سەر گەیم پاس هەتاوەکو ئەوانێک کە نوێیەکانش لە یەکەم ڕۆژی بڵاوبوونە سەر گەیم پاسی بەردەست دەبن ئەوەش هەر زارێکێکزار زۆرە لە بۆ پلەیستێشنی چکاتۆ چی یارێک لە 70 دلاری پێ بدەیت لە کۆنسۆڵش 70 دلاری پێ بدەیت لە کۆنسۆڵش کەش مانگانە کە 15 دلاری دەدەیت کە حیسابکەوە فری وەری دەگری یاریەکەی ئەو چ گەیمەران لەوانەیە زۆربەی پلەیستێشنی بەجێبێنن بچەندە بۆ سەر Xbox تەنها لەوە یاریەکانی Call of Duty لەبەرەوەی کە نرخەکەی هەرزانترە وەکو خۆڕایی بایە لە بۆوان 15 دلار 2 دلار لەوان هیچ نییە کە لە بۆ خزمەت وساری بەڵام 70 دلار تا ڕادەکەندێک زیادە زۆرە لەوە لە هەواڵی دواترماندا چەند فانێکی GTA چینە بە ناوی GTA 6 ماپەچیان دروست کردیە وابزانام بۆ GTA 5 دروستیان کردیە کە لە باکووری کارۆلینە لە ئەمریکا کە ماپەکە لەسەر ئەو شارە دروستکرایتەوە نۆرت کارۆلینە لە ئەمریکای کە دەڵێن پێمان باشە کە یاری GTA 6 لە شارە بیتن کە شارێکیان جوانە قەشەنگە لە بۆ ناسەشی گەشتیاریە نۆرت کارۆلینە کە ئایا هەتاوەکو ئێستا بزەبێت 100% دنیا نەکرایتەوە کە یاری GTA 6 یان هەر نایشیکە هێو GTA نوێ کە لە چ شارێک دەبیان لە چ وڵاتێک دەبێتن ئەو جارە هەتاوەکو ئێستا هیچ لیکەگیان شتێکیان بڵاو نەکردەوە تیزەرێکیان بڵاو نەکردەوە کۆمپانیا بەڕاستمی هەواڵی دواترماندا یاریەکی نوێی فایروۆڵ کە بەناوی فایروۆڵ ئەڵترا لە بۆ VR بڵاو دەکرێتەوە کە پێشتر بەشێکی لە بۆ VR بڵاو کرابەوە ئەو جارە بەشێکی نوێ لە بۆ VR 2 کە بڵاو دەکرێتەوە یەکە لە یاریەکە لە سەرتای بڵاو بنەوەی VR 2 لەگەڵی بەردەست دەبیتن هەواڵی تازە وەی یاریەکی نوێ بەناوی وێربینز میت کە لەلایەن کۆمپانیاکی سینیەوە بەرهەم دەهێنرێتن کە باز لە هەندێک ئەفسانەی سینیەکان دەکاتن کە بەڕاستی ئەوەیە گەیم پلەی ئەوەیە سەردەمی شێربازی ئەوەیە RPG کە بەڕاستی گەمەکی بەقوە دیارە کە زۆر چاوەڕێ یاری دەکەن خۆم پێڕاناژێرە بۆی یارێکی زۆر جوان و قەشەنگ و بەڕاستی مەزبوطە کە باسێک لە ئەفسانە سینیەکان دەکاتن هەروە ئەسپ سوارە شمشێربازە جوڵۆشتی تایبەتی هەیە
گرافیکی بەرزە، مۆشن کاپچەری بەرزە کە جوڵی کارەکتەرەکانی زۆر جوانە لە ڕاستی نێزگا گرافیکی زۆر جوانە و هەروەها چیرۆکەشی جوانی هەیە، هەروە شێوازی دروستکردنی یاریەکەش جیاوازە لەگەڵ پێشتر زۆر چاوەڕێ دەکەم. ئینشاڵڵا گەر بێت و لەسەر پیسیش بەردەست بوو یەکەم ڕۆژ تاقی دەکەینەوە هەر کاتێک وڵاو بێتەوە. لاواڵی دواترماندا لە دوای ئەوەی کە پلەیستێشن ڕێگەیان کە نرخی پلەیستێشن 5 بەرز دەبێتەوە لە تەواوی جیهان، گەیمەران داوای ئەوەیان کرد کە یاریەکانی فاینەڵ فانتازی کە ئەکسکلوسیڤەکان وەکو 15 و 16 بینێتە سەر پیسی بڵاوی بکاتەوە پلەیستێشن. داوای ئەوە دەکەن لە پلەیستێشن کە مەجموعە یاری ئەکسکلوسیڤەکانی بخاتە سەر پیسی زیاتر و زیاتر، چونکە پێیان ناکرێتن کۆنسۆڵەکەی بکڕن مادەم گران بوو. لەبەرەوەی ئەوە ماوەی پلەیستێشن وەزعی هەندێک باش نییە شەوشە لەولای جیازی گران کردە لەولای مایکرۆسۆفت کاڵدیتی دێ لێ بستێنێتە نازانیت چی کاتن لەو بینی. ئەوش هەواڵەکانی هەفتەی ماوە هیوادارم بەدڵتان بێت تا ڤیدیۆچکە کاتەشکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ.